بەڕێزان بەردەوامە بین گفتگۆکەین لەبارەی لوتکەی ناتۆ لە تورکیا. لوتکەی ناتۆ ئەمساڵ باسی چی تێدا دەکرێت؟ گرنگی چییە؟ گفتوگوێم پرس و باسی بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک جێگر برادۆستی توێژەری سیاسی شارەزا لە کاروباری تورکیا. کاک جێگر سڵاوت لێ بێم کاتت باشسپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان لە هەولێرەوە. لوتکەکە ئەمساڵ گرنگی بە چ بابەتێک دەدا؟ سڵاو لە جەنابت و لە بینێرانی کورسات نیوز. طبعا ئەم لوتکەی ژمارە 35 لە ماوەی 77 ساڵی دامەزراندنی ناتۆ 35,000 سەرکردەکانی یەکەمی وڵاتانی ئەندام لە ناتۆ بەیەکەوە کۆ دەبنەوە. گرنگی ئەم لوتکەی لەوەدایە کە هەم بارودۆخی ئێستای ناوچەکە گۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە و هەم پەیوەندیەکانی ئەندامانی ناتۆ لەگەڵ دۆناڵد ترامپ و کۆشکی سپی و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆر ئاڵۆز بووە. گەیشتۆتە ئاستێک کە باس لەوە دەکرێت ڕەنگە ئەمریکا لە ناتۆ بکشێتەوە. هەروەها ئەم لوتکە لە کاتێکدایە کە وڵاتانی ئەوروپا چاویان لە توانە سەربازیە بەهێزەکانی ئێستای تورکیا کە ئێستا تورکیا زۆر جیاوازە لەگەڵ ساڵانی پێشترا. بەرنامەی کاری لوتکەکە زۆر جیاوازە سەرڕای ئەوەی کە 32 ئەندام بەشدارن لە لوتکەیە کەسی یەکەمی ئەو 32 وڵاتانە و بە تایبەتی دۆناڵد ترامپ کە دۆناڵد ترامپ دەڵێ من لە بەخاتری ئەردۆگان بەشداری لەم کۆبنەوە کرد. سەرڕای ئەوەش زینێلیسکی و ئەحمەد شەرع و وەزیری دەرەوەی بەحرین و قەتەر و ئیمارات و سعودیە بەشدارن لەم لوتکەیەدا. کارنامەکە بەم شێوەی خوارەوەیە خاڵ یەکەمیان جێبەجێکردن یاخود گفتوگۆکردنی ئەو سێ خاڵە بووە کە لە لاهای لە ساڵی ڕابردوو لە مانگی حوت لە لاهای قسەی لەسەر کرابوو کە یەکەمیان پەیوەندی بە بەهێزکردنی توانە بەرگریەکانی ئەندامانی یەکێتی ئەوروپا یاخود ئەندامانی ناتۆیە. خاڵی دۆمیان پشتگیری و پشتیوانی کردنە لە ئۆکرانیا بەرامبەر رووسیا و خاڵی سێمیشان پەیوەندی بە زیادکردنی بودجەی ئەندامانی ناتۆە لە ئەندامانی بەشدار لە ناتۆیە کە داوا دەکرێت تا ساڵی 2035 ڕێژەکە بەرز بکرێتەوە بۆ 105 و دوو خاڵی دیکەش زیاد کراوە کە یەکێکیان پەیوەندی بەم باردۆخەی ئێستای ناوچەکەیە بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوای جەنگی ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێرانە و گفتوگۆکانی دۆناڵد ترامپ لەگەڵ رووسیا. هەروەها خاڵێکی دیکەش پەیوەندی بە هەوڵدان بۆ ئاشتەوایی لە نێوان ئەندامانی ناتۆ بە تایبەتی ئاشتکردنەوەی دۆناڵد ترامپ لەگەڵ سەرکردەکانی ئەندامانی ناتۆیە بە تایبەت کە ئێستا دۆناڵد ترامپ کێشێکی ئێجگار زۆری لەگەڵ سەرۆک وەزیرانی ئیتالیا، ئیسپانیا، ڕاوێژکاری ئەڵمانیا، سەرۆکی فەڕەنسا لەگەڵ زۆرێک لە ئەندامانی ناتۆ هەیە و دۆناڵد ترامپ تۆمەتباریان دەکات بەوەی کە لە پەیڕەوی ناوخۆی ناتۆ لاان داوە چونکە لە پەیڕەوی ناوخۆی ناتۆ باس لەوە دەکات ئەگەر وڵاتێکی ناتۆ ڕوبەڕووی جەنگ بووە بڵێ ببوورە ئەنی ڕامگرتی ئەو قسەی کە دۆناڵد ترامپ دەڵێ من لەبەر خاتری ئەردوگان بەشداریم کردووە ئەمە لوتکەکە بێبایەخ ناکە یانەوەی هەر بۆ خۆی بەشداریکردنی ئەو گرنگە دوای هەموو نیگەرانی کای بوو لە ئەندامانی ناتۆ. خۆی هەر یەکێک لە سەرکردەکانی دنیا ئەو قسەی کرد بە دەچێتە قاڵبی با بڵێن بێبایەخکردنی لوتکەکە. بەڵام دۆناڵد ترامپ لەو جۆرە قسانە یعنی وەکو خۆی پێوەگرتووە و سەرکردەکانی وڵاتانی دنیاش ینی ڕاهاتون لەگەڵ ئەم جۆرە هەڵسو کەوتانەی دۆناڵد ترامپ. بەڵام دیسان بەشداریکردنی دۆناڵد ترامپ خاڵێکی زۆر ئیجابیە و چاوەڕوان نەکراو بوو. بەڵام ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پەیوەندەکانی دۆناڵد ترامپ لەگەڵ ئەردۆگانە پەیوەندێکی زۆر باشە و لە هەمان کاتدا تورکیا دووەم بەهێزترین ئەندامی ناتۆیە. لە هەمان کاتدا لە ئێستاە بۆ ئەوەی بینەرانی کورساتیش بزانن لە ئێستا تورکیا یەکە لە وڵاتانەی کە لە هەناردەکردنی چەک بۆ دەرەوە زۆر پێشکەوتووە. پێشترێکە چەکی لە دەرەوە هاوردە دەکرد. ئێستا تەنها مانگی ڕابردوو توانیویەتی بای 800 میلیۆن دلار چەک هەناردەی دەرەوە بکرێەوە. پێشبینی دەکرێت ئەو ساڵ 11 میلیارد دلار چەک هەناردەی دەرەوە بکرێت. جگە لەوەی کە لوتکەکە لە شوێنێکا دەکرێت کە لە ناو گەرمەی کێشە و شەڕ و ئەو ئالۆزیەیە کە لە ئێستا لە ناوچەکە هەیە چونکە تورکیا
دراوسەی ئێرانە، تورکیا دراوسەی سووریا، تورکیا پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ رووسیا هەیە سەرڕای ئەوەی کە بۆ خۆشی ئەندامی ناتۆی، بۆیە لە هەموو ڕوویەکەوە ئەم لوتکێکی زۆر گرنگە چاوەڕێ دەکرێت کە بڕیاری زۆر گرنگی تێدا دەربکرێت بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بێ دانوسانەکانی نێوان ئۆکرانیا و رووسیاەوە هەبێت، چونکە دۆناڵد ترامپ بەر لەوەی بێت بۆ ئەم لوتکەیە کۆبوونەوەی لەگەڵ بە تەلەفۆن ساعت و نیوە قسەی لەگەڵ دۆناڵد ترامپ لەگەڵ پۆتینا کردووە، هەروەها ئەوەی کە پەیوەندی بە حزب الله و بە چوونی سوپای سووریا بۆ ناو لبنان و یعنی بابەتەکان زۆرن و گفتوگۆکان چڕوپڕن پێشبینی دەکرێت کە دەرئەنجامەکانشی باش بن. بەڵام ڕووداوانی لە ماوەی ڕابردوودا ینی ڕوویاندا ئەمریکا ئەندامێکی سەرەکی بوو لەم هاوپەیمانێتیە، بەڵام ئەمیشە گلەی لەم ئەندامانە هەیە و دەڵێ بە پیرمۆنات و نەرچەند دۆناڵد ترامپ زۆر جارێ ئێمە زۆر پێویستم پێیان نەبوو، بەڵام هەر ئێمە لا هاوپەیمانەتی دای نەبوو بەدەمەوەباتنە. ئەمە وا ناکە، ینی ئەمە بۆ وڵاتانی دیکەش دووبارە بێتەوە ئەم ئەندامانە کە کاتێ دەکەونە شەڕەوە وڵاتانی دیکە ناتوان وەک پێویست بەدەمیەوە بچن. کاکە ڕانکۆ قسەکانی مارک ڕوتە پەیوەندی بەو گفتوگۆوانە هەبوو کە چەند ڕۆژێک پێش ئێستا بەر لەو لوتکەیە سەردانی کۆشکی سپی کرد مارک ڕوتە و لەگەڵ دۆناڵد ترامپا کۆبووە، بۆیە سێ خاڵی باس کرد کە ئەو خاڵانە زیاتر بە قسەکانی پێدەچێت، ینی قسەکانی دۆناڵد ترامپن ئەوەی کە پەیوەندی بە پێشخستنی پیشەسازی سەربازیە کە دۆناڵد ترامپ بەردەوام گلەی لە وڵاتانی ئەوروپا دەکات، دەڵێت ئێوە پشت بە ئێمە دەبەستن، خۆتان پشت بە خۆتان ببەستن و پیشەسازی خۆتان پێش بخەن کە تاکە ئەندام تەنها تورکیا ئێستا لە ڕووی سەربازیەوە لە ڕووی پیشەسازی سەربازی زۆر پێشکەوتووە. بابەتی دومیان باسی وزەی کرد سکرتێری ناتۆ کە ئەمەش داخوازیەکی سەرێکی دۆناڵد ترامپەوەی سێمیشان باسی وی کرد کە بودجەی ئەندامانی ناتۆ زیاد بکرێتن. دۆناڵد ترامپ بەپێی پەیڕەوی ناوخۆی ناتۆ هەر وڵاتێکی ئەندام لە ناتۆ ڕوبەڕووی هێرش بووەوە لەسەر ئەندامەکانی دیکەیە کە بەرگری لێ بکات، بەڵام دۆناڵد ترامپ و ئەمریکا ڕوبەڕووی هێرش نەبوونەتەوە، ئەوان هێرشێکی لە ناکاویان کردوتە سەر ئێران، ئەوە وڵاتانی ئەوروپی سەرکردەکانی وڵاتانی ئەندامی ناتۆ ئەو قسەیە دەکەن، دەڵێن ئەوان هێرشیان کردو سەر ئێران بەبێ ئەوەی پرسمان پێ بکەن، بەبێەوەی ئاگادار بین و هیچ مەترسێک لەسەر ئەمریکا دروست نەبووە تا ئێمە بڕۆین دیفاع لە ئەمریکا بکەین کە ئەوەی مەترسی بە پێچەوانە ئەمریکا هێرشی ئێرانی کردووە، بۆیە سیاسەتی ئەمریکا و ئیسرائیل لە بەرامبەر ئێرانە ڕوون نیە، ئێمە نازانین ئەوان دەیانەوێت ڕژێم بگۆڕن یان لێدانێکی کاتیە یان ئەوە تا داگیرکردنی ئێرانە تا ئەوەی ئێمەش بتوانین قرارێک بدەین لەم بابەتەوە، بۆیە ئەم کێشەیە دروست بووە و کێشەکانی نێوان ناتۆ و دۆناڵد ترامپ زیاتر شخصینە لە سەردەمی جۆ بایدنە ئەو کێشانە بەم شێوەیە نەبووینە، بۆیە قسەکانی مارک ڕۆتە لە قازانجی دۆناڵد ترامپا بوو و من پێشبینی ئەوە دەکەم ڕەنگە هەندێک بڕیار لەم لوتکەیە دەربچن لە قازانجی دۆناڵد ترامپا بێ، بە تایبەتی ئەوەی کە بودجەکە زیاد بکرێت و وڵاتانی ئەندامی ناتۆش زیاتر توانە بەرگریەکانی خوان زیاد بکەن و پیشەسازی سەربازی خوان زیاد بکەن بۆ ئەوەی دڵی دۆناڵد ترامپ ڕابگرن. دوجار ئەگەر ئەمریکا لە ئەندامێتی ناتۆ بکشێتەوە ئەو سی وڵاتی دیکە ناتوانێت بەرگەی رووسیا و بەرگەی وڵاتانی دیکە بگرن، ناتۆ تا ڕادێک دەتوانین هەڵدەوەشێتەوە، بەڵام ئایا بڕیاری چوونە دەرەوەی ناتۆ لە دەسەڵاتی دۆناڵد ترامپ بە تاکیدی نە، ئەمە پێویستی بە کۆنگرێسە، پێویستی بەوەیە کە دەوڵەتی ئەمریکا بڕیاری لەسەر بدات. باشە کاک جەگریانی، دوایی بەسنی ئەم لوتکەیە ئەم خولەی مەترسی هەڵوەشانەوەی ناتۆ، مەترسیەوەی کە ئەمریکا لەم لوتکەیە بچێتە دەرەوە نامێنێت، چونکە لە ڕابردوودا چەند جارێکم دۆناڵد ترامپ بۆ هەڕەشەی دەکرد، هەم جێگرەکەی و هەم وەزیری دەرەوەش ئەو قسەی دەکرد، مارک ڕۆبیۆش چەند جارێکەمەی دووپات دەکردەوە. دەی ناتۆ گرنگی نەماوە لە بەرەوەی ئێمە ینی ڕەنگە لێ بچینە دەرەوە. بەڵێ ئامادە سازێکی زۆر باش کرایە بۆ ئەو لوتکەیە بەپێی ئەو زانیاریانەیە کە ئێمە هەمانە و گفتوگۆی تایبەت لەگەڵ دۆناڵد ترامپ ئەنجام دراوە و ئەمڕۆ کەش ئێوارە ئەردۆگان بە نێونەراتی وڵاتانی ئەندامی ناتۆ وەکو سەرۆکی ناتۆ سەرۆکی میوانداریکەری ئەم لوتکەیە گفتوگۆی لەگەڵ دۆناڵد ترامپ هەیە. من دڵنیام لەوەی کە هەم دۆناڵد ترامپ و ئەمریکا هەست بەو مەترسیانە دەکەن کە ئێستا لە ناوچەکە هەیە و گرنگی مانەوەی ناتۆ بە یەکگرتوویش دەزانن، بۆیە من دڵنیام لەوەی کە ئەم لوتکەیە بە دەرئەنجامی زۆر باش دەردەچێت، چونکە لە قازانجی ئەمریکا و لە قازانجی ئەندامانی ناتۆش نییە، وەکو لە سەرتاش وتم دۆخەکە ئالۆزە، هێشتا ئەمریکا و ئیسرائیل ئەو جەنگەی لەگەڵ ئێرانیان هەڵگریساندووە کۆتایی نەهاتووە و وڵاتانی ئەندامانی ناتۆ کێشەی زۆریان هەیە لە دابینکردنی ئەو بڕەپارەیە کە بوان دیاریکراوە 105 لە داهاتی کۆی داهاتی ناوخۆی وڵاتەکانیان
وزە نرخەکەی بەرز بۆ تو هەرچەندە چەند ڕۆژێکە نەوت گەیشتۆتە $72 بەڵام دیسان لە وڵاتانی ئەوروپا نرخی سوتەمەنی زۆر بەرزە چونکە بۆ زانیاری بینەرانیش تەنها کەنەدا و ئەمریکا نەبی 30 وڵاتەکەی دیکە وڵاتانی ئەوروپین کەواتە سوتەمەنی لە وڵاتانی ئەوروپی زۆر بەرزە بۆیە گفتوگۆکان چڕوپڕن و من پێشبینیەوە دەکەم کە بابەتی وزە یەکێ لە بابەتە زۆر گرنگەکانیش بیت بە تایبەتی لە چەند ڕۆژی ڕابردووە تورکیا هەوڵی ئەوە دەدات کە سەرچاوی دیکەی وزە بۆ وڵاتەکەی خۆی دابین بکات تا بتوانێت پیشەسازی سەربازیەکەی فراوانتر بکات بەشداریکردنی کوێت و بەحرێن و قەتەر و ئیمارات دەرخەری ئەو ڕاستیە کە بابەتی وزە بابەتێکی زۆر گرنگە کە ئەمەش دڵخوازی دۆناڵد ترامپە و تەنانەت ئەم لووتکەیە کاریگەری لەسەر عێراقیش دەبێت لەسەر ئێران دەبێت لەسەر خودی هەرێمی کوردستانیش دەبێت چونکە یەک لە خاڵەکان وزەیە لە ئێستا تورکیا چاوی لەوەیە لەسەر عێراق بانگشتی ئەم لووتکەی نەکرا لەبەرەوەی عێراق تا ئەم ڕادەیەش لە ئێران نزیکە بەڵام ئەوەی کە پەیوەندی بەوەی و بێ ئەو زانیارانەی ئەمن هەیتم تورکیا دەیەوێت لەمە دووە سوود لە غازی هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق سوود لەم غازە وەربگرێت و هەروەها گفتوگۆکانی عێراق و تورکیا چوونەتە پێش سەبارەت بە بابەتی نەوە چونکە هەمومان دەزان لە 2027 ساڵێکی دیکە ئەو ڕێکەوتنای نەوتەی کە 50 ساڵ بوو لە نێوان عێراق و تورکیا کۆتایی دێت تورکیا هەوڵ دەدات بە پەلا ڕێکەوتنیشی تازە بکرێت و سوود لە نەوت و غازی عێراق و بە تایبەتی نەوت غازی سنووری پارێزگای سلێمانی وەربگرێت و بانگشتکردنی سەرکردەکانی سنووری پارێزگای سلێمانیش هەر دەرئەنجامی ئەو گفتوگۆ ئەو کۆبوونەوانەیە و هەروەها کاریگەریشی ڕاستەخۆشی لەسەر جەنگی ئێرانیش دەبێت چونکە پێشتر گلەی لە تورکیا دەکرا لەوەی کە ئەندامی ناتووە بەڵام سیستەمی S400 رووسی هەیە هاوپەیمانی ئێران و چین و رووسایە تەنانەت ئەو کاتێک کە دۆناڵد ترامپ بۆ دووەم جار بووە سەرۆک داوای لە تورکیا کرد کە خۆی یەکلای بکەوە لە نێوان ناتۆ و رووسایە بەڵام تورکیا زیرەکانە توانیوێتی هەم دیبلۆماسیەکەی لەگەڵ رووسیا و چین و ئێران بپارێزێت لە هەمان کاتیشدا چەک بە ئۆکرانیا بدات درۆن بە ئۆکرانیا بدات و هەروە چەندین اتفاقی زۆر گەورە لەم لووتکەیە ئەنجام دەدرێت و اتفاقانی کە پەیوەندیان بە درۆنە پەیوەندیان بە هەندێک چەکی دیکە هەیە و ئەنجامدانی لووتکەکەش لە تورکیاش بۆ ئیسرائیلیش زۆر گرنگە چونکە ئەمریکا ڕاستە ئێستا لەسەر ئاستی ڕاگەاندن پەیوەندەکانی ئەمریکا و ئیسرائیل تۆزێک گرژی تێدایە و پەیوەندەکانی تورکیا و ئیسرائیلیش زۆر گرژی تێدایە بەڵام ناکرێت ئەوش لەبیر بکەین کە سەربازی زۆر گرنگ ئایا ینی هەمیشە تورکیا ترسی خۆی نەدەشاردەوە بوو بۆ ڕامگرتی کاک جێگر تورکیا ترسی خۆی نەدەشاردەوە دەی دوای ئێران ڕەنگە مەترسیەکە لەسەر تورکیا بێ ئایا لووتکێکی لەم شێوەیە و لە تورکیا کە بەڕێوە دەچێت نیشاندانی هێزی تورکیا ئایا ما ئیسرائیل دەترسێنێت ئایا ما ئیسرائیل ڕادەگرێت ئەگەر هەر نیازێکی دیکەی هەبێ تورکیا وڵاتێکی زۆر گرنگە ئێستا لە ڕووی سەربازیەوە من بەر لەوەی بێمە و بەرنمەیە گەڕانەکەم کرد بە دوای ئەو وڵاتانەی کە چەک لە تورکیا دەکڕن ژمارەیان گەشتۆتە 118 وڵات و وەکو لە سەرتاش وتم یعنی پێشبینی دەکرێت تا کۆتایی ساڵ با 11 میلیارد دلار چەک بفرۆشێ بە دەرەوە لە ئێستا تورکیا لە هەموو وڵاتانی دیکەی ئەندامی ناتۆ جگە لە ئەمریکا لە ڕووی پیشەسازی سەربازیەوە لە پێش هەر هەمووانە ینی گەشەی پیشەسازی تورکیا زۆر پێشکەوتووە و تورکیا دراوسەی ئێرانیشە بەڵام باسم لەوە دەکرد کە لە گرنگی تورکیای لەوەشدایە کە تورکیا هاوپەیمانی چین و رووسیاشە لە هەمان کاتدا سێ بنکەی سەربازی تورکیا لە خزمەت ئەندامانی ناتۆیە ئەوەی ئینتەرلی کە هەمومان دەزانین بەڵام بنکەیەکی دیکە هەیە کە زیاتر لە 7 کلاوەی ئەتۆمی لەیە کە ئەمانە بۆ پارێزگاریکردنە لە ئیسرائیل کە ئەندامی ناتۆشنی لەگەڵ وڵاتانی دیکەی ئەندامی ناتۆ بۆیە لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی دیبلۆماسیەوە و هەڵبژارنی تورکیا هەر لە خۆوە نەبووە دەگەڕێتەوە بۆ گرنگی تورکیا پێشترێکە تورکیا کێشێکی زۆری لەگەڵ وڵاتانی ئەوروپا بوو بەڵام لە ئێستا وڵاتانی ئەوروپا چاوپۆشی لە هەموو ئەو بنپێکردنی مافەکانی مرۆڤیش دەکەن کە تورکیا ئەنجام دە لەبەرەوەی تورکیا زۆر بەهێز بووە لە هەفتەی ڕابردوو زیاتر لە 200 کەس لە تورکیا دەستگیر کرا لەسەر ئەوەی کە ڕەخنەیان لە بەستنی ئەم کۆنگرەیە گرتووە ئەم لووتکەیە گرتووە لە تورکیا بەڵام یەک وڵاتی ئەوروپی وەڵامی تورکیای نەداوەتەوە بۆ ئەو خەڵکێ دەستگیرکردنەوە ئەوروپا
تورکیا ئێستا ناوێت لە ڕاستیا من ڕاستێک هەیە دەمەوێت لە ڕێی کورساتەوە بڵێم لە ئێستا اتحادی ئەوروپی یەکێتی ئەوروپا و ناتۆ پێویستیان بە تورکیا نەک تورکیا پێویستی بەوان بێت ئەمە ڕاستیەکە کە حاشا هەڵنەگرێت تورکیا زۆر بەرەو پێش چووە لە ڕووی سەربازی ڕاستە کێشەی قەرزی زۆرە کێشەی با بڵێن بەرزبوونەوەی بێکاری و هەڵاوسان و زۆر بابەتی دیکە هەیە بەڵام لە ئێستا تورکیا یەکە لە وڵاتە هەرە گرنگەکانی ناوچەکە و جیهان و سەلماندوێتی کە لە ڕووی درۆنەوە لە ڕووی چەکی بەرگریەوە زۆر پێشکەوتووە ینی گەشتۆتە ئاستی بەریتانیا و چین و رووسیا و ئەمریکا و لە خوار ئەوانەوەیە بەڵام لە ئاستی ئیسپانیا و ئیتالیا و وڵاتانەیە کەواتە پێویستی وڵاتانی ئەوروپا زیاتر بە تورکیا لەوەی تورکیا ئێستا پێویستی بە وڵاتانی تورکیا بێتە ئەمە ڕاستیەکە لە هەمان کاتدا لە ئێستا پەیوەندیەکانی سەرکردەکانی ئەوروپاش لەگەڵ تورکیا زۆر باشە پێشترێ ئیمانوێل ماکرۆن و ئەردۆگان پەیوەندیەکانیان خراپ و بەڵام ئێستا پەیوەندیان باشە و تەنانەت ئێستا ئەردۆگان دەتوانێت نێوەنگیری بکات لە نێوان سەرۆکوەزیرانی ئیتالیا و دۆناڵد ترامپیشە ئەمانە هەمووی خاڵی ئیجابین هەموو واشی کردووە کە تورکیا بۆ دومین جار لە ماوەی 30 ساڵی ڕابردووە میێوانداری ئەم لووتکەیە بکاتن لە هەمان کاتیشدا پێشبینی دەکرێت کە ڕێکەوتنی زۆر گەورەی سەربازی و هەواڵگریش ئەنجام بدرێت و تورکیا ڕۆڵشی هەیە لەوەی کە بتوانێتن لە ڕووی دیبلۆماسیەوە لەگەڵ ڕووسەکانە پەیوەندیەکانی نێوان ئۆکرانیا و رووسیا ئاسایی بکاتەوە چونکە لە کاتی جەنگەوە دووجار کۆبوونەوەی ناڕاستەوخۆ لە نێوان وەزیرانی دەرەوەی ئۆکرانیا و رووسیا لە ئەستەمبۆل و لە ئەنتالیا تورکیا ڕێکی خستووە کەواتە تورکیا وڵاتێکی زۆر گرنگی ناتۆ و ئێسای ناوچەکە و جیهانیشە. سپاس دەکەم بەڕێز کاک جەگر برادۆستی توێژەری سیاسی شارەزا لە کاروباری تورکیا سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان سپاس بۆ زانێرە وردەکانت لەسەر تورکیا و گرنگی تورکیا و گرنگی بەڕێوەچوونی 32مین خولی ناتۆ لە